زانستی کیتۆ دایەت لە ساڵی 20ەکانی سەدەی 20 لە نۆرینگەیەکی وڵاتی ئەمریکا بە ناوی مایۆ کلینیک کە سنتەرێکی چارەسەری توێژینەوەی تەندروستیە لەلایەن دکتۆر ڕوسێل وایلدەر پێشخراودانرا بۆ چارەسەری ئەو کەسانەی کە پارکەم و گەشتیان هەبوو. دواتریش ئەڵمانەکان بەیەخی زۆریان بە کیتۆ دایەتدا، پاشانیش ئەمریکیەکان لەمبارەیەوە هەموو شتێکیان کۆنتڕۆڵ کرد. سەرچاوە زانستیەکانیش دەڵێن مرۆڤەکان تەنیا 500 نەوەیە فێری کشت و کاڵ بوون، بەڵام بۆ زیاتر لە 100,000 نەوە بەڕاوشکاری دەژیان، واتە بە زۆرێک لە جۆرەکان سیستەمی خۆراکیی تۆ ڕەچاو کراوە و نان و شەکر و برنج و زۆرەکانی دیکە بەکار نەهاتووە. سڵاوتان لێبێم کاتتان باش. لە ئێستادا بەشێک لە هاوڵاتیان بۆ ئەوەی کێشی جەستەیان دابەزێنن یا خۆت کۆنتڕۆڵی شەکر بکەن سیستەمی خۆراکی کیتۆ بەکاردێنن. ئەم سیستەمە چییە؟ ئایا لەگەڵ سوودە زۆرەکانی بۆ دابەزاندنی کێشی جەستە ئایا هیچ زیانێکی هەیە؟ چێن دژبەرەکانی سیستەمی خۆراکی کیتۆ؟ ئەوترێت کەسانێک هەن کە دەیانەوێت بە پلان و پیلان ئەم پرۆسێسە بوەستێن خەڵکی نەیکەن. ئەو قسانە تا چەند ڕاستن دەوترێت بە چیرۆ کوستۆری جۆرا و جۆر لە ناو ئەم پرۆگرامە سیستەمی کیتۆتان پێدەناسێنین. ئێوە لەگەڵمان بن. زۆرێک لە مرۆڤەکانیش بەدەست قەڵەو بوونەوە دەناڵێنن، ئەگەر چی چەندین ڕێگایان بۆ دابەزینی کێشی جەستەیان گرتۆتە بەر. دەچمە کافتریایەک بۆ ئەوەی زیاتر لەبارەی کیتۆ بزانم. لێرە خوێندکارێکی قۆناغی پێنجەمی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی بە ناوی مەزن جەمیلە کە هاوادارەکانی بە دکتۆر مەزن ناوی دەبن لەگەڵ چەند کەسێکی دیکەش دەبینم کە ئەنجامدەری سیستەمی خۆراکی کیتۆ بوون و سوودیان لێبینیوە. ئەوان هەریەکەو بە جۆرێک دڵخۆشی خۆیان دەردەبڕن، وێنەکانی پێشتریان دەردەخەن و باسی دوورکەوتنەوەی هەندێک نەخۆشی و ناخۆشی و گۆڕانکاری ژیانی خۆیان دەکەن. هەست بە ئارەمیشی زۆر خۆشەکەم، تەسەور ناکەی کە چەند دەڵم خۆشە. تۆ وەزنێکی تقریبان ئێستا حالیان 95 کیلۆم واتە 30 کیلۆم داگرتەوە. تۆ ئینسانێک معدەل 30 کیلۆی پێوە بێت و بڕوات لە پڕێکا داینێت زۆر خۆشە. هەست بە ئارامێکی زۆر خۆش لە دەرونی، هەست بە بەڵێ ناو کۆمەڵگاشە هەر زۆر خۆشە و خەڵکێکیش زۆر پشتگیری مەکات، دەستخۆشیم لێکات. باسی ئیرادەکەن، ئیرادەیە شتێکی زۆر دڵخۆشکەرە بە عام، شتێکی هەستێکی خۆشە. نزیکەی 45 ساڵ با بڵێن خواردنێکمان خواردووە کە لێی دوورەکەیت تۆ تۆزە بیریەکەیت یان وەکو کاربۆیدرات لەواچێ جسمت داوای کە چونکە ئەو مدێ پێ ڕاهاتوویت. هەر هەفتەی یەکەم تۆزێک دڵم بۆ خواردن لێەوە، دوایەوە زۆر ئاسایی بووم و ئێستا باوەڕکە یەک دوو جار کەشکانوم و مەقسەدە و خواردنانم خواردووە مەعیدەم زۆر پێی بێتاقەت بووە، خۆم دەرونیان پێی بێتاقەت بوو. دەستپێکی من بۆ کیتۆ شتێکی قرس بوو، یعنی تۆ چۆری بە چۆری بتوێنیتەوە. ئەمە چکۆی من لە مناڵێ ترسێنراین بەرامبەر بە چۆری، بەڵام هاتم مە سێمایم تابعەم کرد ئەجا دەستم کرد بە کیتۆ. ئێستاش حەزەکەم بیکەم بەلای ستایلی خۆم بە بەردەوامی هەر کیتۆ بکەم. یعنی ڕێنمایی ئەو ئینسانانەکەم کە پێسترین نەخۆشیشیان هەیە بە کیتۆ چارەسەر ئەکرێت بەبێ ترس بێ ئەوەی بترسن، یعنی با تاقی بکەنەوە. قژمەوەرێ فترێ هەمووی کاتیە هەمووی چارەسەرە بێ. کیتۆ چارەسەری هەموو کێشەکان ئەکات. کێشەی تەندروستیم زۆر بوو، نەمەتوانی زۆر بڕۆم و نەمەتوانین زۆر بە پێوە بوەستم، زایدەن نەمەتوانین دانیشم، یعنی بە بەردەوامی وایە پاڵم بایەتەوە. وەزعێکی زۆر ناهەموارمە، تەنگە نەفەس بووم. سپاس بەخواکی تۆ بێجگەلەوەی کە کێشێکی زۆری دابەزانم، نزیکەی تقریبان 34 کیلۆ بەستی 5 کیلۆم دابەزان لە ماوەی ئەو ماوە کورتەیە. بەس خواردی تەندروستیشم خواردووە، یعنی نە عیلاج، نە دەرمانێ، نە ڕاکردن، نە ڕیاضە. ڕیاضە شتێکی زۆر زەرورە بۆ حیاتی ئینسان، بەڵام من ئەوانم هیچیشی نەکردووە. بەس ئێستا ڕۆشتن بە پێ زۆر باشم، ئەتوانم بە 5 سەعات بە 6 سەعات بە 7 سەعات بڕۆم بە پێ هیچ ئەشکالێکم نییە. پژێشم نەماوە، سواز بەخوا، ئیلتیهابێکی زۆرم هەبوو ئەویشم نەماوە. 15 ڕۆژی ئەوەڵی بە تااقەتیەک لە خۆتا بینیت. دایان دوکانە گەڕام کە هیچ قیاسێک ئەوە بە تایبەتی بۆ بگەڕم لە ڕووی هەموو نوعجل و بەرگێکەوە. یعنی ئەگەڕام زۆر ئەگەڕام
بەردەسم ناکە و بەردەستیشم کەوتە هشتە نەبوو بەدڵی خۆمە بەس ئێستا سواز بەخوا لە هەموو شوێنەکە قیاس بەردەستە و ئەگەرچی پابەندبوون بەم سیستەمە واتە دووربوون لە چەندین تام و چێش بەڵام لە بەراورددا کۆمەڵێک شتی تری وەک پاداشتی تێدایە کاوانیش بریتین لە جەستەیەکی پتە و ڕێک ئاگەرێکی کەمتری توشبوون بە ئەلزەهایمەر مەزن جەمیلە سەرپەرشتی گروپێک بە ناوی چیتۆدایەت بۆ کورد زمان دەکا تا ئەم ساتە نزیکەی 112,000 کەس جۆین بوون تێیدا. ئێمە گروپەکە ئێستا 111,000 کەسی تایە بە دیاریکرای تا ئەم دقی کەس قسەمان پێشتۆزە سێرم 111,000 کەس و 600 کەس ئەوانن کانوێ کێشی جستان ناو گروپەکە داهەن بە ڕێژەی نزیکەی 10,000 کەس کیتۆەکەن بەڵێ لە ئەوانەی کە ناو گروپەکەن دەرەوەی گروپەکە ئەوە شتێکی ترا جدا لەوەژ ئەوانەی کە لە ناو گروپەکەن ڕاستەکەی خەڵکێکیان بۆ متابعکردن تیان و خەڵکێکیشیان مەسەلەن هەربێلایەنن متابعاش ناکەن وەڵام هەرتیان ئەوان خەڵکێکی تریشان تیان کە کیتۆەکەن اینجا ئەوان ویستیوان لە گروپەکە چی هەڵبەت هەر کەسە و بە جۆرێکێتە ناو گروپەکەەوە بەڵام بەگشتی زۆربەی بۆ زایبوونە چێشە قەڵەویان هەیە ڕژیمی کەیتۆ تەنها سوود بەخشەیانەکرێت سایدیفکتێ بێ زیانی هەبێ بە بڕۆیتۆ خۆی مەفهومێک هەیە لە هینا لە ناو خەڵکە لە پزیشکیشا کە ئەڵێ هیچ شتێک بەتەواوی سوود بەخش نییە زیانی خۆی هەیە سەنەن ئەو دەرمانانەی کە پزیشکێک شەیە بە نەخۆشێک سایدیفکتەکانە نووسیانی لە کاریگەری لاوەکی خراپ مەسلەیەکی تۆشانی خەڵک داوای ئەوە ئەکا کە کاریگەری لاوەکی چییە خۆی لە ڕاستیا وایە کاریگەری لاوەکی هەیە بەڵام کاریگەری لاوەکەکانی کیتۆ ئەوانە نییە کە دژبەرەکانی کیتۆ ئەیڵێن بەڵکو ئەوانەیە کە دۆستەکانی کیتۆ ئەڵێن خۆمان مەسەلەن ئەوانەی کە کیتۆیان کردووە کاریگەری لاوەکیش خۆیە بینێتەوە لە مەسەلەن دابەزینی فشاری خوێن لە سەرەتایە ئەوانەی کە دژبەری کیتۆن کاتێککە باسی زیانەکانی کیتۆەکەن جیاوازە لەگەڵ ئێمە کە خۆمان لەگەڵ کیتۆین باسی زیانەکانەکەن پێم وایە ڕازگۆیەکە لەلای ئێمەیە حقیقەتەکەش قسە ناکەن بەڵێ جا مەسەلەن لێرەدا بۆ نمونە من ئەوانەی کە لە ناو گروپەکەدان زیاد لە 100 کەیسی شەکرەمان هەیە لە جۆری دوو چاگوتەوە ئێستا دەرمنی دەرمانێک بەکار نایەنێت مەسەلەن کەیس هەیە کە دەرمانی بڵێن دەرونی بەکارهێناوە پێویستی پێنەماوە نەک تەنها مەسەلەن بۆ نمونە بۆ نائارامی دەرونی تەنانەت بگرە بۆ خەو دوای بۆ مەسەلەی کێشەی کۆئەندامی هەرسەگەر تۆ بڕۆی فیدباکی خەڵک بخوێنیتەوە لە ناو گروپەکەیە ینی هەمویان کێشەی هەرسیان نەماوە بەڕاستی کیتۆ کێشە دروستەکە بۆ نمونە بۆ مای کاتی تووشی قەبزیەکە یان تووشی سوکسونیەکەیش بۆ مای کاتی تا کەسەکە ڕایەت بەڵام کێشە بۆ سیستەمی هەرز بە ڕێژەی گشتیان لە کۆی گشتیا دروست ناکە ئەڵەن تۆش گروپێکی تایبەتی VIP هەیە بەدل لە گروپە عامە وەکو جۆرە لە بزنس بەکارێنیت و ئیسفادەی مادیەکەی ڕاستە خەڵەکانەکەن بە تایبەتتر تۆ بایەخیان پێی بەڵێ ڕاستە مەسەلەن من لە ناو گروپەکەی باڵێن 100,000 کەسی یا خۆی 111,000 باڵێ و کاتە مەسنکەەوە ئۆفەرەکەم دەست پێکرد نزیکەی 80,000 کەسی تیا بوو کەسانێک هەبوون کە بۆ نمونە میلیۆنێرن بزنسمانن ئەندام پەرلەمانن نازانم چین ڕاوێشکارن ئیتر کاتی ئەویان نییە کە بێندانیشن بە دیار ڤیددیوەکانی منەوە بە سەعات و 2 ساعتۆمانە یان تااقەتی ئەویان نییە بخوێنەوە یان زۆر خۆیان بەلاوە تایبەتە و پارەیان هەیە ئەتوانن تێچوی خۆیان هەڵگرن مەسەلەن بۆ مانگێک من لەر کەسێک کە بەشداری VIPەکە $100 لێوەرەگرم بەڵام ئەم شتش چۆنە ینی بۆ کەسەکە لە ناو گروپەکەیە ناچێ بە دوای شتەکان نابگەڕە شتەکان بخوێنێتەوە ئەوێ ڕاستەخۆ لەگەڵ خۆمان لە پەیوەندیا بێ ینی کاتێک کە خواردن نەخوات نامم بۆ بنێری ڕسمی خواردنەکە بگرێ بڵێ ئەوم خواردووە ئاوام کردووە ئێتر منی ڕاستەخۆ وەڵامی ئێمەوە چونکە من ئێستا ڕۆژانە هیچ ڕۆژێک نییە من لە 50 نامە کەمترم بۆ نییە بەڵام هەندێک لەم پرسانەی کە بەتوویەکەن ئیشی پزیشکێکی پسپۆر نییە وەڵام باتەوە لە کاتێک تۆ خوێندکاری نەخێر بە هیچ شێوەیە مەسا ئەو ئیشێک کە من یەکەم ئیشی پزیشکی پسپۆر نییە مەسا ئێستام پلانم هەیە کاتێک کە زانکۆ تەواو بکەم و پسپۆڕی وەرگرم لە ئاستێکی جیاوازتر ئیش بکەم هەر لەسەر مەسلەیەکی تۆ بەڵام ئەوەی ئێستا کە من یەکەم ئیشی ڕاهێنەرێکی خۆراکیە جۆری سانداردی کیتۆی بێفرت و فێڵ بریتە لە 170 کیتۆ 125 پرۆتین و 105 کارب دکتۆر ئێریک بێرک دەڵێت کۆمەڵێک خۆراک هەیە کە کارب و چەوری و پرۆتینی ڕێگەپێدراویان تێدایە و لە کیتۆدا سوودی لێ دەبینرێ خۆراکەکان لە ناو خۆراکەکانی سەوزەکان و کاربۆهیدرایت وەک خەڕەبیت کەوەر بەزەلای تەڕ کەرەوز کاهوو سپێناغ مادەنووز قارچک و کولەکە و بامیە و لۆبیا و پاخلەی سەوز فاسۆلیای تەڕ و خەیار پیاز شوید سڵق و باینجان هەموو جۆرەکانی بیبەر سیر و شێلم و توور و گێزەر و زەنجەفیل جەرجیر و زەیتون و تەماتە و ئەڤەگادۆ و کەلەر مشلک لە ناو پرۆتینەکان وەک گۆشتی بەرخ و مانگا سۆسەج مریشک بە پێست و چەوریەوە
مراوی و خاز هێلکە گۆشتی ماسی بە چەوری و خواردنە دەریاییەکان ماسی تونە لە ڕۆندا. ئەم ڕێستۆرانتە لە شاری هەولێر تەنیا تەرخان کراوە بۆ ئامادەکردنی خواردنی چیتۆ و بە تەواوی سیستەمی چیتۆ ڕەچاو دەکرێت. بەڵام شێفەکە خۆی کێشی جەستەی زیادە و مەبەستمە لێی بپرسم ئایا باوەڕی بە چیتۆکردن هەیە؟ أكل الكيتو هو أكل يعني ئەتوانم بڵێم خواردنی کیتۆ خواردنێکی جوان و تەندروستە. ڕۆنی زەیتی تێدا نییە. ئێمە بۆ دروستکردنی خواردنەکان ڕۆنی سروشتی و ڕۆنی ئاژەڵ بەکاردێنین. وإضافة إلى الدهن الحر اللي إحنا نسميه بالعامية. خۆم سێ چوار ڕۆژە سیستمی کیتۆ جێبەجێ دەکەم. نزیکەی مانجی دیکە لاواز دەبم. پشت بەخوا جارێکی دیکە بمبیننەوە کێشم دابەزیوە. هەر لە چوارچێوی خواردنە ڕێگە پێدراوەکاندا لە پۆلێنی چەوریدا ئەم چەوریانە ڕێگە پێدراون کە بخورێن. هەموو زۆری ناوکەکان فستەق و باوی و گازۆ و بندوق، ئەڤۆگادۆ و ڕۆنی گوێز هیندی، پەنیری خامەیی و ڕۆنی ماسی و پەنیری خۆماڵی، ناوکەکەتان و ڕۆنیکەتان، کرێمی چەوری چێژلێنان، زەیتی زەیتون بە ساردی، ئێسکی ئاژەڵ و کەرە بەز و دووگ، ڕۆنی ئازادی خۆماڵی هی مانگا و مەڕوو بزن لەگەڵ ئەلەند کە خوێندکاری کۆلێژی پزیشکی ددانە خۆی بەشداری سیستەمی چیتۆ بووە پێکەوە داوای خواردنێکی کیتۆییمان کردووە کە بە ڕۆنی ئاژەڵی لێنراوە و مریشکی بەکارهاتوو فرێشە. کاتێک لە وێنەکانی ئەلەن دەڕوانی بۆ دەردەکەوێ چەندێک لە کێشی جەستەی داگرتووە. 3 بۆ 5 مانگ نزیکەی 35 کیلۆم دانا بەبێ ریاضە لە بەرتی چکە من نییە لە پۆلی شەش بووم هیچ جوڵم نەبوو بەس ئەم خوێن کەواتە هەر لە ماڵەوە بووم ئەو خواردانەی لە کیتۆ ڕێگە پێدراوە ئەم خوارد و وەزنم داگرت. چەند وێنەیە کرد پیشانی مندا پێشەوەی نان بخۆین لێرەدا نشین گفتوگۆ بکەین. کێشت لە ئێستا زیاتر دابەزی بوو. بەڵێ ئێستا هەرسەکەم هەندێک کێشت سەرکەوتوتەوە. ڕاستە وازە لە کیتۆ هێناوە؟ وازم نەکردەوە تقریباً بۆ ماوەی یەک مانگێک و هەفتەیە. ئەتوانین بڵێن بۆ 6 هەفتە. بۆچی وەزێناوە؟ هەروە حەزم لێ بگەڕێمەوە سەرە و ژان وتم زان وەزنم زیاد بێتەوە چۆنە. زیاد بۆیەوە؟ لەبەر چی زیاد بوو خۆی زیاد ناکەیتەوە ئەگەر ئاگات لە خواردنەکانت بێت. مەسەن تۆ بێ هەموو شتێ هەموو بەیانی نامخۆ لە بینی وەجبەکانە نامخۆ نیوەڕۆ بخۆ ئێوارە ئەوەی کە عادەتی خۆمانەی خۆین ئەڵێن کە سێژەم بەیانی و نیوەڕۆ ئێوارە باشە هەرەوە مەکردەوە وە شتی زۆر مەخوا شیرینی مەخوارد یعنی ئەو شتانی لە کیتۆ هەم ڕێگە پێدراو نەمەخوارد کێشم زیادی کردەوە نزیکەی 8 کیلۆیەک زیادم کردو. ئەی بە نیازی چی؟ هەر کیتۆ ئێستا ئاسانە مەسەن یەکێک ڕاحەت زۆر بێ یەکەو سەر کیتۆکەم ئیتە خوارد. دەوترێت لە جیهاندا بەشێک لە چەندچینێکی جیاواز هەن کە دژایەتی چیتۆ دەکەن لەوانە یەکەم بەشێک لە کۆمپانیەکانی دەرمان چونکە دایەتی چیتۆ واتە بەکارهێنانی کەمتری دەرمان، دووەم بەشێک لە ڕێکخراو و دەستگاکانی خۆراک، سێەم بەشێک لە کارگە و کۆمپانیەکانی بەرەمێنانی ماکارۆنی و شیرینی و ئارد و گەرمەشامی، چوارەم بەشێک لە بازرگانان و هاوردەکاران و کۆمپانیا گەورەکانی خواردنەوە گازیەکان. لە هەمان کاتدا پزیشکێکی پسپۆری هەناوی دەبینم ئەو لە ئەنجامی گەڕان و بە دووادا چوونی دابەوە گەیشتووەکەواکی تۆش پێویستی بە دەستکاریکردنێکی پزیشکی و زانستی هەیە بە جۆرێک لەگەڵ تەمەن و ڕەگەز و باری تەندروستی کەسەکان گونجاو بێ و نابێ هیچ کەسێک لە خۆیەوە کیتۆ ئەنجام بدا. ئەم پزیشکە مەترسی و زیانەکانی سیستمی خۆراکی ڕژیمی کیتۆیی بەم جۆرە دیاری کردووە. سیستەمی خۆراکی کیتۆ لەگەڵەوەی سوودی زۆری هەیە بەڵام بێ کێشەی تەندروستی نییە لەوانە کۆندامی هەرس هەندێک جار دەبێتە هۆی قەبزی یان سکچون و دڵهەڵچوون و گەڕانەوەی ترشیگەدا. دووەم گورچیلەکان هەندێک جار دەبێتە هۆی دروستبوونی بەردی گورچیلە. سێەم ڤیتامین و کانزاکان لای هەندێک لە پەیڕۆکارانی ئەم سیستەمە خۆراکیە دەبێتە هۆی کەمبوونەوەی ڕێژەی ڤیتامین دی و پۆتاسیۆم و مەگنوسیۆم و فۆسفەیت. چوارەم دڵ و خوێنبەرەکان ماترسی زیادبوونی ڕێژەی چەوریەکان لەسەر دڵ و خوێنبەرەکان زەنگێکی مەترسی دارە لای هەندێک لە جێبەجێکارانی سیستەمەکە. پێنجەم ماسوولکە و ئێسک مەترسی لاوازبوون و سستی ماسوولکە و ئێسک لای هەندێک کەس دروست دەکا. شەشەم ئەگەری زیانی زیاتری هەیە لەو کەسانی نەخۆشی جگەر و زەردا و پەنکریاس و گلاندی سایرۆی دیان هەیە. حوتەم کاریگەری لەسەر سۆڕی مانگانە هەیە. هەشتم زیان و مەترسی چیتۆ لەسەر نەخۆشی شەکرەی جۆری یەک زۆرترە. نۆیەم تێکچوونی مەزاجی ئەو کەسە و تێکچوونی باری کۆمەڵایەتی لای زۆرێک لە پەیڕۆکاران بە دوورکەوتنەوە لەو خۆراکەی کەسانی چواردەوریان دەیخۆن. دەیەم کەمبوونەوەی توانای بیرکردنەوەی ورد و فۆکەسکردن. ئەمە پێش ئەوەی دەست بە کیتۆ بکەن پرسیار لە خۆمان بکەن بۆچی کیتۆ ئەکەین بۆ ئەوەی تەندروستمان باش بی ژیانمان خۆش بیتن. بەڵام ئەگە ئەمن سیستمەکەم جێبەجێ کرد ژیانمی قورستر کرد و
تووشی کێشەی تەندروستی کردم ئەوە نابت ئەو ئامانجیە من بۆی هەوڵ دەدەم بۆیە دەبیتن ئەوەی لە مشک خۆدانی ئامانجی کۆتایت ئەوەیە تەندروست بی کاکتۆر وەکو خۆت چه سیستەمێکی خۆراکی بەکارێنی بۆ ئەوەی کە لە ژڕێکی خۆت بپارێزی بەڕاستی لە کێشی زیاد بە دوور بی بەڵێ ئەم یەک لەو کەسانەمە کە ئەگەر خواردنی بە ئیسراحەت خۆم چێشم بە شێوەی یەکجار زۆر زیاد دەکانی چاوەڕانی ئەو دەکەم بە 120 کیلۆش خۆتە بە ئیسراحەت ناخۆی بێ نەخێر ئیسراحەت خۆم ناخۆم ئەو لە 2015 ئەمن دەتوانم بڵێم ئەو سیستمی ئەم جێبەجێ دەکەم کیتۆ نییە یعنی دەستکاریم کردیا ئەوەش چەندین گلەیم لێکرایانی برێت چەندین کۆمنتی حتا برێن نەشیا و شووە هاتە خۆی هەرچی سیستمەک ئەو سیستمی پەروەردەبی کارەبا بیتن بازبی هەرچی بیتن دەبێت و بیگونجێنی لەگە سیستمی خۆت دکتۆریشمان هەبووە کە هاوڕێی خۆمە لەسەر ئەو سیستمە ڕۆشتی ڕاستە کێشی زۆر دابەزاندیە بەڵام لە دواییدا تووشی کێشەی چەوری بووە ئێستا چارەسەری بۆ کێشەی چەوری وەدەگری خاڵێکی زۆر گرنگ کێ دەمێتم باسکەم ئەگە مەجالم دەنێم خۆی ئەگە بێت و ئەو کەسە بەڕێنمایی تەندروستی جێبەجێ نەکات و بەسەر پرشتی پزیشکێک نەبێتن کە تووشی کێشە بوو ئەو جارە زیانەکان و تێچۆکەی زۆر زیاترە. دەمەوێت زۆرترین بۆچوونی پزیشکەکان لەبارەی چیتۆ بخەمە ڕوو. پزیشکێکی دیکە دەبینم کە پسپۆڕی پێکانە وەرزشیەکان و لە ژڕێکیە ئەو دەڵێ چیتۆ ناکەم باڵکو سیستەمی باڵانس ڕەچاو دەکەم. زیادکردنی چەوری بۆ لەشی مرۆڤ هەروە بەبێت چاودێریەک بەبێ بینینی کەسی پسپۆڕ جەنابتان کێشە دروست ناکە؟ دەست خۆشکا کاروان بێگومان کێشە دروست دەکاتن. دەبێت هەموو هاوڵاتیان بزانن پێش ئەوەی کە دەست بە ڕژێمی کۆتیکیتۆ بکەن دەبێت بزانن چۆری دوو جۆری هەیە چەوری زیان بەخش و چەوری سوود بەخش. ئەو چەوری کە زیان بەخشە دەبێت ڕێژەیەکی کەم لەو چەریوەەر بگیرێتەوە کەواتە کەمتر لە سەتادەی ئەو کەلۆریەی کە ڕۆژانە وەری دەگرین دەبێت لە چەوری زیان بەخشێتەوەتە ڕێژەیەکی زۆر کەمە. بەڵام کە کاتێک دەڵێن نظامی یان ڕێژێمی کیتۆ پێیوەستە بە چەوری خەڵک چەوری بە زۆر بە زیاد دەخوات لە حەدی خۆی احتیمام نادات بە هەڵبژاردننی چەوریەکان بۆیە ئەگەر ڕێژەی چەوری زیان بەخش بە ڕێژەیەکی زۆر بخورێت ئەو بێگومان دەبێتە هۆی چەندین زەرمەندی تەندروستی لەوانە بەرزبوونەوەی ڕێژەی چەوری و ڕەخبوونی بۆڕەکانی خوێن و زەختێکی زۆر لەسەر پەنکریاس و لەسەر زگەر و لەسەر دڵ دروست دەکات. باشە چارەسەر چییە؟ چارەسەر ئەوەیە ئەگەر ئەو کەسەی بڕیاریدا بە ڕێژێمی کیتۆ وەزندا بەزێنێت دەبێت لەژێر چاودێری پزیشکی ئەو بوارە دابێت بۆ ئەوی تا بتوانێت زۆرترین سوود وەربگرێت بێ ئەوەی زیانی پێبگەێنێت. دکتۆر خۆت چه سیستەمێکی خۆراکی جێبەجێیەکەی وەکو خۆت؟ وەکو خۆم سیستەمی خۆراکی بەڵانسی پێ دەڵێن واتەم تۆوازی و هەموو مادە بەڵێ کە پێک هاتووە لە کاربۆهایدرێت و پرۆتین و چەوری بە ڕێژەی دیاریکراوە. کاربۆهایدرێت تەرەک ناکەی جەناب؟ نەخێر ئەمن وەکو دکتۆر پێویستم بە ڕژێمی کیتۆ نەبووە هەم لە بۆ خۆم هەم لە بە نەخۆشەکانم لەبەر ئەوەی بەڕای من ئەگەر بکرا بە ڕژێمی باڵانس واتەم تۆازی ئەو نظامە پێویست بکرێ و زۆر سوودی زیاترە لەبەرەوەی نظامەکەمان پێڵێ ئەو باڵانسە چۆن ڕێک بخرێت؟ بەڵێ نزیکەی 150 تا 155 لە ئەو کەلۆری وەری دەگرن لە کاربۆهایدراتەوە بێت بەڵام کاربۆهایدراتیش بە هەمان شێو دوو زۆری هەیە کاربۆهایدرات هەیە پێ دەڵێن موعقەت واتە ئاڵۆزەکان ئەوەنە زۆر سوودیان زیاترە لە کاربۆهایدراتی سادە وەکو شەکر و ئەو شیرنەمەنیانەی کە لە بازاردا هەیە لە تقریبا 20 لە 25 لە چەوری وەردەگرم و 15 لە 20 لە پرۆتین ئەو باشترین شێوەی کە لە کتابەتەن پزیشکیەکاندا بەڕاستی گرنگی پێدات و تەژیعش دەکات زۆربەی خەڵک بۆ شێدا بێزێت چکە ئەوە نابێتە هۆی کەمبوونی هیچ جۆرە ڤیتامینێک و کانزایەک لە لەشدا. ئەم ڕجی مودایەتە زۆر زەحمەتە چونکە تامی شیرینی دەبێت لەبیر بکەی دەبێت نان واز لێبێنی برنجی ژەروەها هەرچەندە پڕە لە گۆش خواردن بەڵام سەختترە لە گۆژ نەخواردن چونکە تۆ زۆرینەی خواردنەکانی بازار لێ قەدەغە دەکرێت لەگەڵ بەڕێبەری تەندروستی هەولێر باسی ئەوە دەکەین کە لە چیتۆدا چیتر شیرینی ناخۆی کێک ناخۆی هەنگوینی ئەسڵی و عادی ناخۆی ئەوەش واتە وازێنان لە زۆرێک لە شتە خۆشەکان ئایا ئەم بەڕێبەرە توانیوێتی سەرکەوتوو بێ لە چیتۆکردندا؟ وەکو خۆم بەڕاستی جارێک محاولم کردیە بەس پێویستی بە ئیرادە هەیە پێویستی بەوە هەیە بەردەوامی لەسەری لەوانەیە جێبەجێکردنی تۆزێک ناخۆش بی بەڕاستی چکەمە فێر بووینە
لەوانەیە ئەو خواردنانەی کە لەسەری ڕاهاتوین پێویستی بە گۆڕانکاری هەیە بیکەیت سیستمێکە ڕاهاتی بەزەبت کە گۆڕانکاری بکەی لەوانەیە تۆزێک زەحمەت بیتن بەس ئەگەر یەکێک ئیرادەی هەبی تەسەور دەکەم بتوانی بەردەوام بین تۆ چی بە خەڵکێگەڵی کە کەیتۆەکەن ئەما کاتە من گروپێک هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا ئەم کاتە خاوەنی زیاتر لە 111,000 ئەندامن لەو گروپەیە ئەوترێت یەکێک لەو کەسانە کە شارەزای ئیشەکەیە 15,000 کەس لەسەردەستی ئەو دەستی کردو بە کەیتۆ ئەنجامدا ڕێژیمی کەیتۆ دەنا بەدەڵێتی دەزانی بە شێوەیەکی گشتی ئەمە وەکو پسپۆرانی تەندروستی کۆمەڵ لەلای ئێمە پێشگیری لە نەخۆش زۆر گرنگە بە تایبەتی خۆپارێزی لە نەخۆش و ئەوەی کە ئێستا سەردەمی کۆڕۆنا بوو کە خۆپاراستن چەند گرنگجێکی تایبەتی هەبوو وەکو هەموو نەخۆشیەکانی تریش ئێمە گرنگجێکی تایبەت بە پێشگیری لە نەخۆش و بە خۆپارێزی لە نەخۆش دەدەین لەبەر ئەوە ئێمە پێمان باشە خەڵک چەند بتوانیتن چێشی لەشی لە ستاندەر بێتن زیاتر نەبێت قەڵەوی نەبێتن چونکە ئەوانە هەمووی دەبێتە هۆکاری نەخۆشی درێژخایەن لەبەر ئەوە کیتۆژ یەکێک لەو ڕێگایانەیە کەەوە خەڵکێکی زۆر ئیسیفادەی لێ کردو توانێتی چێشی پێدا بەزێنی هاتوومەتە هۆڵێکی یاری لە ژڕێکی لێرە بەشێک لە گەنجان خەریکی ماندووکردنی ماسوولکەکانیانن لەگەڵ جۆرەها یاری قورسایی مامەڵە دەکەن و بەپێی ئەو کۆرسانی بۆیان دانراوە ڕاهێنان دەکەن پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا ڕیجیمکردن بە تەنیا و بەبێ وەرزشکردن و خۆماندووکردن سوودی دەبێ؟ پاڵاوانێکی نێودوڵەتی و ڕاهێنەریشی لە ژڕێکی وەڵامیان پرسیارەمان دەداتەوە باسی خۆشی دەکاکەوە کام سیستەمە خۆراکیە بەکاردێنێ ئەو کەسانی کەکی تۆکەن تەنها بەسە کە ئەو جۆرە ڕژیمە بکەن یان نەخێر ئەبێ وەرزشی لەگەڵا بکەن و ئاگاداری جەستی خۆیان بن ئامۆژگاری ئێمە ئەوەیە کە نەک ڕجیمی کیتۆ بەڵکو جۆرەکانی تری ڕجیمیش دەبێ وەرزشی لەگەڵ بێ ئێمە کە باسی کیتۆ دەکەین بێگومان پێکاتە سەرچەکانی خۆراک پرۆتینی و کاربۆیدرات و چەوریە لە نظامی کیتۆ دایت کاربۆیدرات ئێجگار کەم دەکرێتەوە پشت دەبەسترێت بە خواردنی چەوری و پرۆتین بەڵام دەبێ ئەومان لا ڕوون بێ کاتێک ئەو کەسانەی کە با بڵێن کیتۆ دەکەن بۆ بەدەستهێنانی وزە لە بری کاربۆیدرات چەوریەکە بەکاردێنەوە وەک وزە لەگەڵ پرۆتینەکە ئەمەش کاتێکی زیاتری دەوێت بەڵام ئەوەی ئێمە تێبینیمان کردووە ئەو کەسانە ڕاستە کێشیاندا دەبەزێ لە ماوەیەکی دیاریکراودا بەڵام ئەوانە ئەو کەسانە بۆ خۆشیان تێبینیان کردووە کە لەگەڵ دابەزینی ڕێژەی چەوری لەش ماسوولکەکانیشیان زۆربەی کات لە دەست دەدەن جگەلەوە پێستی لەشیان شۆڕ دەبێتەوە ترس دەبێت بۆیە وا پێویستە لەگەڵ ئەنجامدانی بەرنمەیەکی تۆدایت وەرزشێکی ڕێک و پێ بکرێ بۆ ئەوەی تۆ پارێزگاری لەمانەوەی ماسوولکەکانت بکەی جگەلەوە ئەو پێستەش بگەڕێتەوە شوێنی خۆی جگەلەوە یەکێک لە خراپیەکانی تری کیتۆ کاتێک کە ئەنجامی دەدەن لەبەرەوەی با بڵێن لەش ڕۆژانە پێویستی بە بڕێکی زۆر شلەو ئاوە کاتێک کە کیتۆ دەکەن ئەوانە ئەو بڕش لەو ئاوە بێگومان لە کاتی کیتۆدایت لە دەست دەدرێت زۆر جار تووشی وشک بوون دەبنەوە کەسانە بۆیە وا پێویستە بڕێکی باش لە ئاو وەرگرن و لەش بۆ ئەوی قەرەبووی بکاتەوە زۆر زار ئەو کەسانە تێبینی دەکرێت لەبەرەوەی ڕێژەی خۆراکەکەیان پرۆتینی زۆر تایە لەلایەک لەبەرەوەی تووشی زۆر میسکردن دەبن چکە لەش هەوڵ دەدا ئەو کیتۆی کە دروست بووە لە ئەنجامی شیکردنەوەی ترشە چەوریەکان لی خۆی لێ نەجاتدا لە ڕێگەی گورچیلەکانەوە ئەو کەسانە تووشی بەردی گورچیلە دەبن زۆربەی کات بۆیە دەبێت بڕێکی باش ئاوی لەگەڵ بخورێتەوە بەرنامەی خۆراکی ئێمە جیایە لە بەرنمەکانی تر بۆ نمونە ئێمە ڕێژەی کاربۆیدرات و پرۆتین و چەوری دیاری دەکەین بە تایبەتی بۆ یاریزانانی لەش جوانی بۆ کەسێکی ئاسایی ڕۆژانە بەرامبەر هەر کیلۆگرامێک لە لەشت غرامێک پرۆتینت پێویستە بەڵام بۆ کەسێک کە بێ ماسوولکەکانی لەشی بنیاد بنێ ڕۆژانە 2 غرام و نیو تا 3 غرام پرۆتینی پێویستە بەرامبەر هەر کیلۆگرامێک لە لەشی دوایەوەی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پۆستێکمان لەبارەی ئامادەکردنی پرۆگرامێک لەسەر کیتۆ بڵاو کردەوە هەندێک کۆمنتی جیاوازە و بارەیەوە نووسراون زۆرینەی ئەو کەسانەی ئەنجامیان داوە دەڵێن سوود بەخشە و سوودی زۆریان لێبینیوە بۆ
ئەوەی ئەنجامدانی کیتۆ تەنها لە پێناو دابەزاندنی کێشی جەستە نەبێ بەڵکو لە پێناو تەندروستیکی باشتر بێ هەمیشە ڕاهێنەران پسپۆڕانی لە ژوانی ئامۆژگاریەوەمان دەکەنکەوە وەرزشکردن فرامۆژ نەکرێ ئەگە لە ماڵەکاندا بێ ئەگە لەسەر شەقامەکان و باخچەکان ئەگە لە هۆڵەکانی یاریکردن بێ بۆ ئەوەی تەندروستیکی باشتر ژیانێکی سەلامەتتر بۆ تاکەکان فەرەهەم بێت تا بەڕنامەیەکی دیکە هەموو لاک لە خۆشییا بن خواتان لەگەڵ